چەند ڕۆژێکە باسی گۆشتی هەرزانە دەڵێن ئەو گۆشتە لەبەر ئەوە هەرزانە خۆماڵی نییە یا ئەوەتە بەرازیلیە یا ئەوەتە هیندیە گۆشتی پاک و جوان نییە بۆ مەبەستە سەردانی چەند قەساڵێکمان کردو لە ناو شاری هەولێر دەمەوێت لە زاری خۆیانەوە ڕاستی دروستی بابەتەکە بزانم و هۆکاری هەرزانی گۆشتەکەش بزانم کامێرمانکەگە هاوکارم بێت مام ڕەشاد سڵاوت لێ بێ پێم بڵێ ئەو گۆشتەی کە هەیە دەڵێن هیندی و بەرازیلیە بۆچی وا دەڵێن ئەو سەبەبەکەی چی ئایا بەڕاستی هیندی و بەرازیلیە یاخود چۆنە بەخۆی ڕاستە هیندی و بەرازیلیە بەس ئەوە هاوردێ دێ بە ساغی لێرەنا برێ 5 ماک 6 ماک سارێک بە خێو دەکرێ لە گۆلچی دێتم گچکەیە لێرە بە خێو دەکرێ سەر دەبڕێ لە هەولێرێکە کە دەستە قەسابخانە لێ سەر دەبڕێتن ینی نازانم چ جیاوازێکی هەیە باشە ینی ئەو گۆشتە کە دێ بە ینی عیوانەکە بە ساغی دێ کێشەی نییە ینی لێرە بە خێو 6 مانگ دوای ئەوە لێرە سەر دەبردرێ باش لە ڕووی تامۆی جیاوازێکی هەیە بەخۆی هیچ جیاوازێکی وای نییە ئەگەر بە تو بەخۆت برێگەر ئەوە ئەو گۆشتنێتنەوە هاوردێ ئێستانە 10 سارەوە دێتن خۆڕۆنیە برێ و دی ئایلە دە بگرێ برێ 10 سارە برێ و گۆشتە هاوردە دێتن ئەگەر نێکی لێ گۆشتی فەقیر بە 50,000 خۆمانەی پێ ناکڕێ ینی هەموو قەسابەکان ناتوانن 100 گۆلچ خۆمانە بکوژن هەولێرێکە چکم نییە بەخۆی شتەکە هەولێر ئەوەندە گۆلک و گای نییە کە بکوژێتەوە بەشی ئەو خەڵکەی بکاتن باشە ماوەیەک بەر لە ئێستا نرخی گۆشت بەرز بوو بەڵام لە ئێستا نرخی گۆشت هەرزانتر بوو هۆکاری هەرزان بوونەکەی چییە؟ هۆکاری هەرزانیەکەی ئەوە بوو لە گومرک 150 داشکان کرا حکومەت ئەیران دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی شتێکی باش بوو ئەو 150 داشکان کرد لەو هاوردەیە ینی قیمەتی گۆشتەکەی هاتە خوارێکە ئەنی ئەو کەسی کە دەهێنی ئێستا پێی دەفرۆشێتن پێشتێ بەوەی گومرک زیادیەوە پێی نەدەفرۆشا ئێستا 150 گومرکات دەخوارێ ئەلحەمدوللا هەرزان بۆ هەم ئەمەش ئیسفادەی لێ دەکەی پێمان دەفرۆشێ هەم خەڵکی ئیسفادەی لێ دەکە پێی دەکرێتن لەوەتەی هەرزان بووە ئایا مشتری زیادی کردو یان هەروە خۆیت بەخۆی ئێستاکە بەڕاستی بخۆی بە ئەم بازاڕەکەنی ینی بۆ ئەوەی کە خەڵک بەڕاستی لە دەستی نییە بازار زۆر خراپە بەس ئەگەر بێت وهانە بە طبعا ینی ئەگەر برێن 100 نا 150 فرۆشتما زیادی دەکەین